سەرەتا یعنی حەزمە کرد ئیشێ بکەم ئەتر بە دوای ئیشا گەڕام لەو وەسعایە وای لات و تۆزە ئیش دەستکەوتن قورس بوو پێشیش شتێکی زۆر ناخۆشە حەزمە کرد وتم بۆ هەوڵ نەیەم دوکانێکی خۆم هەبێ بۆیە لە ماڵەوە دەستم پێ کرد 2018 بوو تقریبا لە مانگی 3 و 4 ئەوانەوە فکری ئەوم بۆ هاو دۆنەت دروستکەم خۆم خواردە بووم بەڵام خۆش نەبوو لێرە هیچ هینیش نەبوو یعنی نەمەزانی هەیە پێشتر دوکانێ هەبوو بەڵام بەس دۆنەتی نافرۆشت بەڵام من نەمزانی بوو ئەوە هەیە تا خۆم دەستم پێ کرد لە ماڵەوە دەستم پێ کرد بەس ماوەیەکی زۆر هەموو ڕۆژێ هەویرمە کرد و خۆم تاقیمە کردەوە با چۆن هەموو ڕۆژێ شتێکم لێ گۆڕی تا بگەمە نەتیجەیەکە یعنی شایسێەوە بەبیێی بە خەڵک نەک هەر شتەکە دروستکەیت و بڵێ تاوا بە شکڵ دۆنەتم دروست کردووە فکرێکیشمە بۆ بگەاندنەکەم خۆڕایی بوو بۆی خەڵکێکی زیاتریش داوایکە ئەو کاتە بەڵام لەخۆ بەزیابێ خەڵکەکە کە داوایەکە جارێ دوانسییان داوای کردەوە خەڵکی تریشی لەگە خۆیان ناو ڕکلامیان بۆ کردم دەمە هاندانێ بوو بۆ من دواوە یەکسەر دوکانەکەم گرت خەڵکەکە زۆر خواستی باشە لەسەری مناڵمان هەیە یعنی مناڵ زۆر زۆرە گەورەکانیش زۆربەی بۆیە حەزیان لێیە شیرینیەکەی کەمە من هەویرەکەی شەکری زۆر تێ ناکەم ئەوەمان هەیە هەشە حەزەکە هیچی پێوە نەبێ بە سادەیە بە ئەو هەر شیرینەکەی زۆر کەمترە یعنی تر شتێکی خۆشە هەشە بەس داچینیەکی بەسیتی پێوە ئەکە ئیشکردنی خۆت زەحمەتی زۆر زۆرە بە شەو ڕۆژێ ناگەی بەو شتێکەتەوە لەوانەیە شەی وا هەبوو بێ بە هەر هەمووی 2-3 سەعات نەخەوت بووم بوەکو بەڕێوەبردن من هەستەکەم ژن باشتر بێ ژن زۆر جددیترە لە پیا و لە ئیشکردنە یعنی ئێستا من لە ئیشە کەسێکی خۆم بێ کەسێکی خۆم نەبێ ڕەفیقم بێ برادەر بێ نایناسم کە لەگەڵ ما ئیشی کرد ئیشەکە یان نەیکا یان نەیکا قبوڵم نییە ژنەکان بە عاموان باشترن هەستەکەم شتەکان لێرە سابت نین ئەوەی کە ئیکڕی هەموو ڕۆژێ وەکو یەک نییە ئێتر تۆ ئەبێ زیرەکی خۆ لەو کاتەیە بەکاربێنی شتەکە و وەکو هەموو ڕۆژێ یەک تامی هەبێ وای لێ بکەی هەموو ڕۆژێ یەک تام با بەڵام دەستکاری قیاساتەکەش بکەی لەگەڵیا من ئەگە هەموو ڕۆژێ هێلکەکە وەکو یەکتیکەم بەکەڵک نایە ئیشکە چاوەڕێی دەستی کەس مەکە چاوەڕێی دەستی نە حکوومەت نە ماڵەوە نە هیچ ناخۆشترین هەست ئەوەیە تۆ کە ئیشێکە نەبێت و چاوەڕێی دەستی کەسێک بی ئەگەر ئیشێ بکەی تەنها بەشی هاتوو چۆکەش بکە بەسە چونکە تەئکید بکە تۆ ئیشە و کرد شتێکی تریەتە پێشەوە باشتر لەوە ئەویش کرد لەویش باشتریەتە پێشەوە ژیان ئاوایە بەڵام کە هەر دانیشتی باشەکە لە خۆیەوە نایەت لە پڕ بڵێ یەکسەرەگەم بە باشەکە ماوەیەکی زۆر بێ ئیش بووم ناخۆشین هەست لە دنیا ئەوەیە ئیش نەکەی ئەتر مەبەستم لە لایەنە مادیەکە نییە بەس ئیشێک بکەی زۆر خۆشە هەستەکەی کەیانێکی خۆتە هەیە بەڵام ئەگە خاوەن ئیشی خۆت بی خۆشترە ئەنجا بۆ منەوە هەستەش زۆر خۆشترە کە چەند کەس لەگەڵ ما ئیشەکەن کە ئەتوانم ماگانە شتێکیان بەمێ یعنی هەستەکەم ئەیەم بەخۆم هەست ناکەم ئەیەم بۆوان زۆر دڵم بۆ شتە خۆشە نەکەرەوەی خۆم ئێسفادە لە ئیشەکە ئەکەم